بەڵێ دوێنێ لە کاتی داوامم کە لێرە ڕۆشتمەوە لە ماڵ لە ڕێگا لە دوکانێک لامدا هەنە پێداویستی خۆم کڕم تێ دواتر کە علاگەکانم هەڵگرت دوکاندارەکە پیاوێک بووتی کاکە ئەو علاگەیت لێ جێما ویستم بڕۆ دواترمش بەنیازی هەڵگرتنەوەی علاگەی خۆم گەڕامەوە بەڵام وتم پێچی علاگەم لێ جێما بێ نەمزانیت بەڵام دواتر کە سەیری علاگەکەم کرد هەمووی پارە بوو ئیتر دوایی کە ڕۆشتمە ماڵەوە دوایی بیرم کەوتەوتم تاکیید ئەو کەسێک کە لێرە جێی هێشتووە ئەگاتەوە ئێرە دێتەوە لێرە هاڵێ پرسێت دوایی کە هاتم کوڕێکی تری لێبوو دیار بۆ بەڕێزەی پێشتری لێ نەبوو پێم وت کاکە من هەنێ پارەم لەم دوکانەی تۆ یادەن یانە دەوری ئەم دوکانەی تۆ دۆزیوەتەوە ئەوە ڕقم تەلەفۆن و ناونیشانی منە ئەگەر هەر کەس پەیوەندی پێوە کردی ئەو من لە خزمەتانم ئیتر دواتر شەو لە فەیسبوک پۆستم کرد و بڵاوم کردەوە و چەند برادێکشم کە لێرە و سپاسیانەکەم پۆستەکەیان شێر کردم و بڵاویان کردەوە و زۆر بڵاو بوویەوە دوای کابراکە چۆن دۆزیتەوە ئیتر دوایمە کە پۆستمان کرد نە بڕمان نووسی نە پارەمان نووسی نە جۆرمان نووسی تەنها نووسی بووم بڕێ پارەی بیانی بەڵام دیار بوو چەند بەڵگەیەکی تریشی تیا بوو جگە لەوەی کە پارەکە بوو وەکو هەوێی ئەحوال مەدەنی ئیسنیساخی تیا بوو بەڵگەیەکی ئەو شوێنەی کە دوو مڵک بوو فرۆشت بوویان پارەکەیان لێوەرگرتە بوو ئیتر دواتر کابرا هاتوو هەموو ناونیشانێکی خۆی پێ بوو بڕات بێ کە تەلەفۆنی کرد زۆر ناڕەحەت ئەگریا وتی ئەم پارەیە مڵک و پارەی سێ خانەوادەیە وەرەسەیە پارەی هەتیوی تایە پارەی بێوەژنی تایە پارەی پێشمەرگەی تایە ئیتر وەڵحاڵوتم وەڵای من کاکە هی کابرایەکی سەرمایەدار بێ و هی کابرایەکی هەژار و فەقیر بێ بۆ من وەکو یەک وایە شتەکە لە لای منەوە ئەمانەتێکە و هەر کەس هاو مستەمسەک و بەڵگەی خۆی پێ بوو من وەکو خۆی تەسلیم تەکەمەوە